سڵاو فێرخوازان خۆشەویستان بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی نوێ لە کەناڵی کورگڵیش بۆ فێربوونی ئینگلیزی لە ڕێگەی فیلمەکانەوە. ئەمڕۆ فیلمی ئەنیمەیشنی ئەپمان هەیە پێکەوە زیاتر ئاستی ئینگلیزیمان بەرەو پێشەوە بین و وەچێژی شەبینین بەوەی فیلمەکەەوە. ببورن گەر کەمێک دەنگم نەشاز بێت بەوەی نەساغیمەوەیە و ئێمە ناوەسین و بەردەوامین بۆیە ئێستاش با دەست پێ بکەین. Go on, get out of here, go on. Go on واتە بەردەوام بە و مانایەکی تریشی هەیە واتە دەی یەڵە دەی بڕۆ. ئەمە خۆی لێرە ئەو مانایەتە دەی بڕۆ دەی یەڵە. باشە go on واتە بەردەوام بە یان دەی بڕۆ. ئەو نووسینی ناوەڕاست کە نووسراوە get out of here چۆن خوێندرێتەوە get out of here get out of here get out of here. پێشتر لەوانەکانە باسم کردووە ئەوە دووبارەواتەوە بەردەممان get out of here واتە ون بە لێرە بڕۆ دەرەوە. get out of here لێرە بڕۆ دەرەوە ون بە لێرە. جالێت go on get out of here go on واتە دەی بڕۆ لێرە بوون بە دەی بڕۆ دەی. ئینگلیزەکان زۆر جار شتەکان کورتەکەنەوە بۆ نمونە لە جیاتیەوەی کەوا بڵێ be careful وتی careful بیەکەی هەر نەوت be careful یان careful واتە ئاگادار بە ئاگادار بە ڕەسڵ ئاگادار بە be careful یان careful. Hey look Mr. Fredrickson it likes me واتە سیرکە بەڕێز فرێدرکسن یان کاک فرێدرکسن ئەو حەزی لە منە یعنی حەزەکە یاریم لەگەڵا بکات بۆیە لە حەزی لە منە واتە حەزەکە یاریم لەگەڵا بکە. look واتە سیرکە hey look hey سیرکە Mr. Fredrickson it likes me واتە ئەو حەزی لە منە. کابرا پیرەکە بانگی کرد وتی ڕەسڵ بانگی کرد ڕاستەخۆ مناڵەکەش جوابی داوە وتی no ینی نەخێر بۆستە stop ئەوە لەسەر بە باڵندەکەیەتی. دوایەم قسەیە کالێ that tickles ئەوە لەگە پیاوە پیرەکەیەتی that tickles واتە ئەو قوتوکەمە دات. tickle واتە ختووکە tickle واتە ختووکە جارێت that tickles یعنی ئەو قوتوکەمە دات. Oh نا Kevin it's okay ئاساییە it's okay لەبەریکەن ئامادەکراوە it's okay ئاساییە هیچ نییە ئاساییە it's okay. Mr. Fredrickson is nice واتە Mr. Fredrickson باشە جوانە خۆی nice واتە جوانە واتە خۆشە بەمانایانە دێت بۆیە وشەی nice بەمانای جوانە دێت بەمانای خۆشە دێت جالێرە لێت nice واتە باشە ئازارمان نادات باشە ئەو مانایەشە گرێتەوە. دوایەوەی مناڵەکە باڵندەکەی بە کێڤن بان کرد ڕاستەخۆ پیاوە پیرەکە وتی کێڤن واتە کێڤن چییە؟ ئەنجە مناڵەکەش وتی that is his name I just gave him واتە ئەوە ناوەکەیەتی کە کەمی پێش ئێستا پێیم بەخشی. ئەو جەستە لەوێ جاست واتە بەس تەنیا بەس تەنها خۆم تەنها تۆ بەس من بەس تۆ بەس و تەنیا جەستی پێوترێ ئاگادار بن جەست بەمانای کەمە پێش ئێستاش دێ کەمە پێش ئێستا جەست. وشەی گیڤ ڕابردووی وشەی گیڤ واتە پێدان پێبەخشین شتێ ببەخشی شتێک بدەیت ئەنجا پێوترێ گیڤ ئەمە نووسراوە گیڤ واتە پێیم بەخشی ڕابردووەکەیەتی پێیمدا ئەلێ I just gave him واتە کەمێ پێش ئێستا پێیم بەخشی پێیمدا. گەر بیرتان بێت لەوانەی زووتۆپیا باسم کرد بیرت واتە چی؟ بیرت پێشتر باسم کرد واتە لێرە بڕۆ دەرەوە دەی لێرە بڕۆ دەرەوە بە تووڕەیەوە کەسێک بکەیتە دەرەوە پێڵی چی دەی بڕۆ دەرەوە لێرە نەمێنە لێرە مەمێنە بڕۆ دەرەوە بیرتی پێوترێت بیرت. ڤامۆسمانەیە ڤامۆس وشێکی ئیسپانیە ئەوی شەر بەمانای دەکردن دێ بڕۆ دەرەوە ئەوی شەرکو بیرت وایە بەڵام ئیسپانیە. سکرامیش عینەن بە هەمان شێوەیە واتە لێرە بوون بە دەی بڕۆ دەرەوە نەک بڕۆ دەرەوە ئەو لە ژوورێکا بیوالیت مەقسەدە بۆیە کە لێرە بڕۆ. هی ئەوە هی منە that is mine واتە هی من واتە هی من that is mine واتە ئەوە هی منە. هەردووکیمان لەم ڤیدیۆیە باس کرد go on لەگە بیرت بزانم ئەزانن مانایان چییە هەرچەنە لە کۆتای ڤیدیۆکەشە تاقیکردنەوە هەیە بەڵام وەکو پراکتیسێک بیرت وەتا چی و go on یانی چی. Can we keep him? Can we keep him?
واتە ئەتوانین ئەمەمان لە لابێت ئەتوانین ئەمە بهێڵینەوە لە لامان please keep واتە مانەوە باشە can we ئێمە ئەتوانین keep him ئەو بهێڵینەوە واتە ئەو لە لای خۆمان بهێڵینەوە ئەو لە لامان بێت ئەتوانین I'll get the food for him. I'll walk and I'll change his newspapers. I'll get the food for him. I'll walk and I'll change his newspapers. I'll get the food for him واتە خۆم خواردنی بۆ کڕم I will walk him واتە پیاسەی پێکەم I will change his newspapers واتە خۆم ڕۆژنامەکانی گۆڕم ئەمە چییە مانای چییە ئەو ڕستەی کۆتایی I will change his newspapers واتە خۆم ڕۆژنامەکانی گۆڕم من نەمزانی مەبەستی چییە کە ڕۆژنامە بگۆڕیت خۆی ماناکەی وایە یعنی ڕۆژنامەکانی گۆڕم newspapers گەلێکە ڕۆژنامەکانی گۆڕم مەبەستی وەیە کاتی خۆی کاتێک سەگ و پشیرت بەخێوە کرد ڕۆژنامە لە ژێری دانەمە دوای لێکۆڵینەوەی بووم دەرکەوت ڕۆژنامە لە ژێری دانی بووی خۆی پیسکابی کاتە سەر ڕۆژنامەکە نەک سەر زەویەکە جا بۆیە لێ خۆم ڕۆژنامەکەی ژێر زەویەکە یەگۆڕم بۆی خۆی پیس نەکاتەوە واتە خۆی گۆڕم وەکو دایبی وایە توانین بڵین جەبا هەموو قسەکانی ئەو هایە I will get the food for him واتە خۆم خواردنی بۆ کڕم food خواردنە I will walk him واتە خۆم پیاسەی پێکەم I will walk him walk واتە پیاسەکردن واتە تەواو پیاسەکردن I will change his newspapers newspaper واتە ڕۆژنامە ئاگادار بن No. An explorer is a friend to all, be it plants or fish or tiny mole. An explorer is a friend to all, be it plants or fish or tiny mole. ئەم قسەی زۆر خۆشە An explorer is a friend to all be it plants or fish or tiny mole واتە چی ئەلێت گەڕیدە لە کوردیایە واتە ئەو کەسێک کە گەشت زۆرەکات ئەو کەسی گەشت زۆرەکە پێوتێ گەڕیدە لە زمانی کوردیە ئەلێ گەڕیدە هاوڕێی هەمووانە یان هاوڕێی هەموو شتێکە be it واتە چی واتە هەرچیەک بێت جا هەرچیەک بێت گرنگ نییە چی بێت plants ڕۆکەکان بن or fish ماسیەکان بن or tiny mole یان مشکە کوێرە بچووکەکان بن mole واتە مشکە کوێرە لە زمانی کوردیا پێوتێ مشکە کوێرە و ئاژەڵی ببن زەوی ڕوا چی پێ لەنە کوردیار مشکە کوێرە مەعین من بە ئینگلیزیەکە ئازان بەڵام بە کوردەکە ناوەکە تاوانیە لەم هەڵە نەبم هەر ئەوەیە مشکە کوێرەی پێلێن کە بەژێر زەوی ئاڕات باشە اینجا تاینی واتە زۆر بچووک مۆڵ واتە مشکە کوێرە fish واتە ماسی plants خۆی plant واتە ڕوەک plant ڕوەک be it ئەمە لەبەرکەن be it واتە جا هەرچیەک بێت explorer واتە گەڕیدە ئەو کەسێک گەشت زۆرەکات